هذا قرمان سمتاين شو ساعة ليرة يلا عريب ويلك وستيلك وستايو هاي كل ما قاعد يفرشني موجود بنزين ليريش أو سلام عليكم تو كأخوين بدالغي بنزين وأخوين خوا بزن بعني إن شاء الله بارشة وكينك روز مع اللي بيتو اللي شو صار بقدين بالله بجلي كان شو ضحفية كان بالله شوين هي شو بنجاج اللي كانت بسبينج وبسي وخول وايا بو تجاري وانا والله كاكا اما بويا اما زبان دروست كدو لبرخاتي مصلحتي جيفاني خوان اينا بو لما بيش قينا شي قيراني بو با بلين دعاش او 5 سال دعاجنا هاو لساعة دوانزي شو وسام بو بنزين نية من 1 گالون بنزينم سندية با 28,000 من وقت بقالي لنا فرعكان ايشكم بنزينم نية وقت ما تقاوي للجرية شي نازم شكم ام بنزين خانه اي ساعتهم لدوانزي شو ليا وسايم يكس نية جواب خلق باتو بلي بنزين هي يعني يت يعني ڕیزە بگەڕێ بزانە کوڕە مەسئولێکی تایە ژێری وڵاتەکەمان هەمووی نەوتە تاکەی ئێمە ئاوا بشین بێ کارەبایی بێ ئاوی بێ بەنزینی یعنی ژیان ئاوا ناڕواتە سەر ئێمە دەنگمان پێیان کە ئیشمان بۆ بکەن کوا ئیشەکان کوا چیان بۆ کردوین هیچیان بۆ نەکردین نازم نزیکەی 200-300 سیارە لە دوامەوەیە هۆکارەکەی ئەو خۆیان نەزانن خۆیان وای لێ یەکەن هەر کاتێک هۆکارێکی سیاسی بێت ئەم ئەزمێ دروست دەکەن یان بە کارەبا یان بە بەنزین یان بە ئاو ئیترە بێ باجەکەی میلەتی فەقیر بی ئەم کێشەیە دروست کراوە کۆمەڵی بازرگانی بەرپرس کە پاڵاوگەی نایاساییان هەیە ئێمە فشارمان کردا بخرێن نزیکی 300 پاڵاوگەی نایاسایین لە دەستپێکردنی داخستنیان ئەم قەیرانەیان دروست کرد چونکە دوو نیەتیان هەیە یەکەم دەیانەوێت نرخگیرانکەن دووەمیش دەیانەوێت شەرعیەت بدەن بە بەردەوامی پاڵاوگە نایاساییەکانیان بە ناعەدالەتی و بەرهەمەدا بەشەکرێت بۆیە بینین لە سلێمانی وەزووە کێشەکە زۆرە لە هەولێر کێشەکە کەمە حتا پاڵاوگەی تازە دانەندێت یاخود بەرهەم و توانایان پاڵاوگانەی ناوخۆی خۆمان زۆر نەکرێت هەرگیزم کێشەیە چارەسەر نابێت بە تایبەتی لە ساتەکانی لە گەرمایە کە ئۆتۆمبیل تەبریت بەکارێنێ خوا زۆرە بێت لەسەر بەنزینم کێشەیە ڕوو دەداتەوە بە هاوردەکردنی بەنزین چارەسەر نابێت